سیستمی سیاسی و سەربازی دەوڵەتنەتەوە لە سەدەی 16 زایێنیەوە لەلایەن هێزە کۆلۆنالیستەکانەوە لەسەر بناغەی تەک ئاڵ، تەک زمان و تەک نەتەوە خۆی بنیادنا و بەو شێوازە هەوڵی بۆ هەمووژن و یەکدەستکردنی کۆمەلگادا بە مەبەستی قۆڕەخکردنی سەرجەم جومگە سیاسی، ئابووری، سەربازی و کۆمەڵاتیەکان. لە ماوەی زیاتر لە 400 ساڵدا جیهانبینی دەوڵەتنەتەوە مێژوویەکی خوێناوی بریتی لە کۆمەڵکوژی، نکۆڵی و سرینەوەی گەلانی دیکەی لێکەوتەوە. لەوەکو پەرچەکردارێک لە دژی ئەمە گەلێک ڕاپەڕین و شۆڕش لەلایەن گەلانەوە لە دژی دەوڵەتان و دەسەڵاتداران سەریان هەڵدا. ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەهۆی پێگەی ژئۆسیاسی و دەوڵەمەندی بە کانزا و سامانی ژێرزەوینیەوە یەکەم قوربانیانی سیستمی سەرمایەداری بوو کە کرایە ئامانجی هێرشە داگیرکەریەکان و لەو پێناوەشدا هێزە کۆلۆنالیزمەکان هەر وڵاتێکیان داگیر دەکرد سیستمێکی سیاسی سەربازی پشت ئەستور بە جیهانبینی دەوڵەتنەتەوەیان بۆ دادەمەزران تاکو بەرژەوەندیەکانیان بە مسۆگەری بمێنێتەوە بۆیان. لە بەردەوامی ڕاپەڕین و شۆڕەشەکان لە دژی دەوڵەتان کە وەکو سیستمی تۆتالیتەری فاشیستی دەسەڵاتیان بەسەر گەلانی ڕۆژهەڵاتی ناوینەوە دەکرد، ساڵی 2011 شۆڕەشێکی فراوان لەلایەن گەلانەوە دەستی پێکرد لە دژی دەسەڵاتی پاوانخوازی چەوسێنەری و دەسەڵاتی بنەماڵەیی و تاکڕەوی کە ئەمەش بە بەهاری عەرەبی ناوی لێنرا. هاوکات لەگەڵ هەستانەوەی گەلان دەوڵەتانی ستاتۆپارێز وەکو تورکیا، ئێران، سوعودیە و قەتەر لەگەڵ دەوڵەتانی سەرمایەداری و سەرجەم ئەو دەوڵەتانەی کە 200 ساڵە هەژمونیایان بەسەر ناوچەکەوە هەیە ئەو دەرفاتانەیان قۆستەوە و هەلومەرجی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان بەکارهێنا بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی خۆیان. ئەنجامی ئەمەش بووە هۆی گیان لەدەستانی بە سەد هەزاران کەس لە ناوچەکە و برینداربوونی ملیۆنان کەس و ئاوارەبوونی ملیۆنانی تر لە شوێن و واری خۆیان بە سەدان شار و شوێنەواری مێژوویش لەگەڵ خاک بوونە یەک. لە ڕۆژاوای کوردستان جیاواز لە دەڤەرەکانی دیکە ساڵی 2011 بە هێزی گەل سەرجەم کوت و بەندەکانی بندەستی ڕژیمی ئەسەدی شکاند و ئەسپی ئازادی خۆی لە نێو کێشمەکێشێکی ئالۆزدا تاودا. بۆ سەرکەوتنی ئەم شۆڕەشە ڕۆژاوای کوردستان هێڵی سێهەمی بخۆی هەڵبژارد. بناغەی داڕەشنی شۆڕەش و شێوەگرتنی هزری نەتەوەی دموکراتیک لە ڕۆژاوای کوردستان و باکووری سووریا بۆ 2 حوتی 1979 دەگەڕێتەوە کە بۆ جاری یەکەم ڕێبەری گەلانی دیموکراتیک عەبدوڵڵا ئۆجلان لە شاری کۆبانیەوە هاتە ڕۆژاوای کوردستان و سووریا. مرة لسه وحتى مرنية اگر اون راست بخجاندية مايا تشو فاتتني ايه ها هنا وام جواري لسه حطنا وابر جبتنا وابر اسبر سباس دخباتي خارجي خبري خاش مرة بشنو كلمة بهبي رنجي بويا يك دبو دل بويا يك دردو كل بويا يك بچاراني كردستان دن بويا يك ببي يكاجي سروك دل قشا قلق
هاتنا ربرته یعنی وکو بلکی دوی دمه ده هر کسی ناس ند کرد که سروکه ربر آپویه لمال کوچونی که گلک روزان بلکی به ماهانجی دهندر کوبانه داما در باسی حلب و شامه ده پشت را در باسی لبنان دبه او دوی دمه ده یعنی وکو گل دست به پرورده که دبه دهندر خود لآزاد که بگره و نزانه بالتعبير بك نزانه بالدرخه وولو يعني هما ديرك هشي ما بالا ما وقت به ام بون مشتاقي وي فكري هما ام ديرك ام تبلي ببن وام بي ام وقت هفالا كار بكن بلكي جارا يكي دوابو هفالي الشهيد بولات درباسي جمبو هما وقت به ديرك دحشتي وحفتا حشتي وحشتاد ام دركتن نافا قل درباسي نافا قلبون درباسي نافا ملت بون اما دوي دميد مثلا ام كرد بون ما كرديات بكرداد دا ناسكرن راستي ام بيجن دوي دميد ولو بو جبر كرديات هاتبو حلاندن هاتبو مراندن جديرو كي حطانها ام هاتبو حلكرن كيجا وقت بالسيستم هذا سلات دار والسيستم قبطاليزمي والسيستم دولتي بحث مثلا دبنا يك يك اول يك نتودي لسر ما هاتبو فرد كرن وذهنيات عامه بتمامي هاتبو شوشتن دم سروکتیج در واسه در کیبو و اپوجی در واسه در کیبون تشتكي نجي هاتا خوناندن يعني ملاتي قال لك هو حرتم برشي بو يعني برشي تفجرك آزادي برشي بارتياك كانه به باری وی ملتی را که کانه به رج ملت را و که کانه به رونایی را بنا ملت که بوی رنگی هات وی هاویجی همو کس پید هات گریدان یعنی حمیس کرن ڕێبەری گەلانی دیموکراتیک عەبدوڵڵا ئۆجەلان بە درێژایی 90 ساڵ خەباتی سیاسی و ئایدۆلۆژی لە نێو خاکی سووریا بەردەوام کرد. ژمارەیەکی زۆر لە گەلانی ڕۆژئاوای کوردستان لە ئەکادەمیەکانی شام و لۆبناندا لە خولەکانی پەروەردەی ڕێبەر ئۆجەلان تێپەڕ بوون. ڕێبەر ئۆجەلان لەو ماوەیەدا کۆمەڵگای بەڕێخستن کرد و چرای ئازادی و دیموکراتیکی لە بەردەم گەلانی هەرێمەکەدا داگرساند. İnsanı Kürt, insanı Çeya ama Pırketiye nüzeti de kar bitti. Bu bir yek insancı kar naviye. Nağazım diliske düşmün kevin. Ben siyasete düşmün kevin. Ve çağa pırtış desmeriye dara. Reve dikin. Necbu gatanera. Azanım meşa meneva. Meşa gel. Tu kıymete hatırlı. Hatta gel demeşinin her kare mezun dikazda. Hatta nava kara buye. Meşavat çebuye. Ma meşavat kiri. Alıverdi var rojada. De seri 6 salada. Katına 7 salada. Hem karın bir meşa gelle. Meşa gelle. Hem jibo ister hırdane. Hem jiboy. Der katına çek. Selam Abdallah Hocam. Rebere Cagran. هم جدل باطان بشيرن بابا وخوش كبران ومبونا رانايا كل شبرشا ما تدر بونا راجع زانبونا شوقا وشو حردران برهبال شهيد كاتنجوا برهبال نمر كاتنجوا بسر بلندي بون كلا كردستان وابخونا خويا باك وجين وانا عبددا إقايم درفتي ما تشيبو تشوناما جم سروقاتي جخوا د نوت و چاراده هوالا گو خو حاضر بکن شخوا لسر آستا و چاقی وقت به روز آوا یعنی هر باجارک یک جید چو شانس مجی و چاقی چه بو هوالا گو خو حاضر بکن ون درباسی ساحه سروقاتی دبن براستی وقتا اف گوتن هاد گوتن و امکتن رید بلکی اموک کسایت يعني كامل بشرنجي هارنجم سروقاتي أمي شرنجي أمي البرامبري وينا بسكنن يعني شخصي كوك سروقاتي أفقى فكر أفقى فلسفة أفقى مظنبون أفقى يعني بلكي أمولو دهيجاني دبون حطاق أم درباسي
ساحێژی بوون شخوا ئەم لە شامێ لە ئەکادمیە جێ بریندارا بوو لێ هەفدیتم بە سەرۆکاتی چێ کرد بەلکی هەر کەسێ لێ دەمێ و گاوا ئەم چوون هەر کەس دە هەیەجانێ دەبوو بڕاستی و ئەم لە بەندی سەرۆکاتینە دەما دەرباس بێ ئەمە وەختاگە سەرۆکاتی دەرباس بوو بڕاستی و بوێ وەک دەبێت دلنزمیە خوا وێ متەوازیە خوا و وەختاگە دەرباس بوو و سلااف یەکایەکا لمە کرد و ئەم حمێز کردن و خوا ئاوێتمە يعني دوێ لەحەزێدە بەلکی ئەم حسیان مەفسالا مەبسەرۆکاتی ڕژیان کردە یعنی ئەو هەیەجانامە دستانیادە هاتشکەناندن يعني دناف وينات دجي شخوا مثلا حلويات تانين آف تانين خوارن تانين يعني حتى سلوكاتي دشو دهات يعني تقول بخون تشماون ناخون يعني تشماون وك انه وش بوغ ام وفد يا خوا ام هلين انه يعني ما تقول تشاول برسلوكاتي مي بخون يا امي بخون تشكي دجي بالا مكشان يعني سلوكاتي بلكي جارا يكي بمرما تقريبا بلكي 5 ساعات سلوكاتي بمرما وك يعني تقاربي برنجي جيفيني بو يك دقيقة سلوكاتي نما سكني يعني تشونو هاتن 5 ساعات بلكي ما هم ندناري يعني دوي نهائي جارنا ام بي بلكي ام تفكرن جبر انساني وقت بي فيلسوف انساني ريبر انساني مينا سلوكاتي جخو بلكي نهار نأم جيكي دنارن يعني بالا مدر صد تشتي اما سلوكاتي هم شعبي خود قرد يعني ندناري هم جي دتشو ودهات جبر انسانك يقد ام نهار نه ام فهم دكن انسانك يقد فكري خود كوير به د فكري خود مجيه خود مظلم به خود كبوي تشكا انه هم ننار تعرف قرتينه حرتش د مجيد وقت به كوم د بو فراد به بويرنجي سلوكاتي د تشو دهات تي بالا ما يقربو جو سروكي من جو تشما يعني امجي منا او قندي ما باجا يعني قندي ما خرا دكت شوتيني جنات كوجي زاروكات كوجي قيزات كوجي يعني مجازر اج ما تشي دكش خو ما قود نوتو دواده 5000 قند ما قو هاتبون شوتاندن همجي بتنزيرا بير جنات دكر بير زاروكا دكر حواله مبدو تنزيرا ودكرن سيفيل دكوشتن زاروك دكوشتن دوي دميدم گوستروکه مچما امجی لأنقرة ولإسطنبول ام انفجارا چناکن دناوا چارچی دناوا سوکی واناده مادم او جنو زاروکه متکوشن امجی جنو زاروکه وانا بکوشن ام انفجارا لباجارا چکن گوتنا سروکاتی جرگو گورونه گو قد مکتبا پککی تنخوندیه و تا پککی تناس نکریه يعني ام دبجن ام حركاك انسانينه امي تشاو هرن زاروكا و جنابك و جنامي انفجار هذا هندري السوكاد تشيكن وافش بكا كيفيم كريه هرن باش كتبي بكا كي بخوينن وخوتي دكوير بكن وناس بكن بيون بتشرنجي ونيزيكي انسانا ببن يعني او دولتكي هوف بفيرنجي دك انساني مبدو تنزيرا بدك امي جي هرن في برسفي امي بدن جنو زاروكا بكوجن هرن لمكتبه بكا كي فغرن خوتي دكوير بكن وزانا بكن كمال بير من زابود گو هوال کمال تاخمه کی هوال مور لی بو بخمل بو وانی پوری خوی وانی او بو قربان جی زابو او یاو بری من رو دلستن وانی کو بو بهار وانی سرسک و یکل دربا وانی رولشتی بود من قحوه جوان را کر مجوار را دانی از وانی يعني بيرا كو من هوال كمال أواويدي هاتا بيرا من كوبا كمال بيرا پارادیگمای سیاسی و ئایدۆلۆژی خۆی ڕێبەر ئۆجەلان توانی ببێتە پێشەنگی گەلانی بندەست لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگشتی. لە پاش پیلانگێڕی نێودوڵەتی لە دژی ڕێبەر ئۆجەلان و بەجێهێڵانی سووریا ڕۆژاوای کوردستان پێویستی بە دامەزراوەیەک هەبوو کە بتوانێت خۆی بەڕێخستن بکات
بەو بۆنەشەوە لە ساڵی 2003دا پارتی یەکێتی دیموکراتیک پێدە دامەزرا و لەژێر ڕۆشنایی پارادیگمەیە ڕێبەر ئۆجەلان دەستی بەڕێخستن و پەروەردە کرد و بۆ شێوەیەش یەکەم هەنگاوەکان بەرەو هەڵمەتەکانی شۆڕش دەستی پێکرد. پارتیا یەکێتیە دموکراتیک پێدێ دەمی گەهات دامەزراندن وەکو فکرێکی نەرینێکی بنگەهەیە لە ڕۆژاوای کوردستانی لەسەر ئەساسی فکر و فەلسەفا ڕێبەرئاپ و ڕێخستن بووینە گەل یاگ لە پێشکەوتو بوو بنگەهێکی وێ ڕێخستنی هەبوو لێ پرسا کورد لە ڕۆژاوای کوردستانی چاوە بێچارە سەرکردن پارتیەندی هەبوون فقط پارتیەدی هەر یەک بە شەکلێکی نێزیک بوو پارتیەندی پرانی جوولۆ دە چەرچەوەیەکی تەنگ دە چەرچەوەیەکی یعنی هەنێک مافێ چاندیڤە پرانی تشتی خۆتانین زمان ji بۆ wê bi vî rengî tenê yan jî li ser wî bingehî tenê ev nemimkun bû bê çareserkirin û li ser vî bingehî PYD wekû partiyekî taybet ya Rojavayê Kurdistanê li ser esasê yekîtiya demokratîk di navbera gelan de pirsa Kurd çawa di nav wê de bê çareserkirin xwe bi vî rengî jî ji xwe bi nav kir û li ser mîrasê şoreşa azadiyê mîrasê xebatê rêberapoyê li Rojavayê Kurdistanê heye xebatik hat meşandin niha demê neh PYD hat damezrandin û rastî rewşekî yan jî rojevekî di herêmê bi giştî dihat ew jî êrişa Amerika li ser Iraqê bû rastiyekî xwe bi vî rengî jî hebû ji bo wê derfetin hinek li Iraqê derketin hinek xebat li wê derê jî bê meşandin lê li Rojavayê Kurdistanê xebat bi dizî dihat meşandin bi veşartî dihat meşandin li ser vî bingehî hatun û çûndin hebû gavin bi vî rengî dihatin avêtin li vir tişta herî giring ew bû nirxên ji demê şoreşa azadiye ve ji demê xebatê rêberapû ve ew nirxê li Rojavayê Kurdistanê derketin çi rêxistinî çi jî siyasî çi civakî çi jî maddî yani çi derfet û imkanê li vê derê hene di xizmeta kar û xebatê Rojavayê Kurdistanê de û giştî şoreşa Kurdistanê de bê meşandin. ئەگەرچی پێدا هەل لە سەرەتای دەمەزراندنیەوە لەلایەن تورکیا و ڕژیمی ئەسەدەوە هەمە جۆرە هەوڵدرا کە بەڕێگەی شەهیدکردنی پێشەنگ و دامەزرێنەرەکانی وەکو شیلان کۆبانی ئیسا حەسۆ نازلی کەچەڵ و هەروەها ئەحمەد حسین و عوسمان دادڵی ڕێگری لە کار و خەبات و ڕێخستنکردنی گەل بگرن بەڵام سووربوون لەسەر تێکۆشان و بە بنەماگرتنی هزر و جیهانبێنی ڕێبەر ئۆجەلان سەرکەوتنی بۆ پەیەدا مسۆگەر کرد. Herî zêdetir ji aliyê rejîmê ve ji aliyê dewletê ve PYD hat hedefgirtin û wek me got li yani berî wê jî yani işte damezrandina PYD bixwe û tekuşîna li hember tasfiyeciya bi vî rengî êrişekî ji hemî alî ve yani hem hindir de yani pirsgirêkê tasfiyeciya hebûn ji derve ve jî êrişê dewletê yan jî dextê dewletê bi hemî rengî li hemberî vê rastiya şoreşgeriya PYD hîn zêdetir derket pêş di serî de di kesayetiya heval bavê cudî di berxwedanekî mezin di zindanên rejîma Be'ez de li hember hemî rengê zextê berxwedanekî mezin da meşandin û dibin işkenceyê de şehîd bû û rastiya tekuşîn û berxwedan li hember sîstemekî dagirker li hember siyasetekî qirkirinê ji aliyê rejîmê ve rejîmekî
دەستپۆت و چاوە تێمەشاندن هەمبەر وێ بەرخۆدان چاوەگەرێک بێکردن ئەو پر بزەلالی دەرکەتەوە تێ هەم دمیناکێ سەرهەلدانا قامشلۆدێ ئاگە بەلاو بوو سەرهەلدانا گشتی ڕۆژاوای کوردستانیش هەم دمیناکێ بتایبەت بەرخۆدانا هەڤڵێ باوێ جوودی دێ ئەv پر زەلال دەرکەتەوە تێ هەڤڵ شیلان و هەڤڵێ گپێرە هەڤڵ فواد هەڤڵ جەمیل هەڤڵ جوان و هەڤڵ زەکەریە لە مووسڵێ دەمێک خۆ ئامادەتکردن دەرباسی ڕۆژاوای کوردستانی بن بە پیلانێکی ji aliyê istixbaratên rejîmê yên hinek aliya ve û bi alîkariya van grupê tasfiyecî êrişekî li ser wan pêk hat ew heval şehîd bûn. Ev ya wek me daxuyanî kirin dîse rastiya tekuşînekî zor û zehmet li pêşiya PYD'ye hebûna PYD hinek alî ji bo xwe xeter dibînin ji bo xwe metirsî dibînin û êriş dikin yanî bi hemî rengî êrişekî giran bû li ser PYD û hebûna PYD bi taybet PYD di rêya tekuşînê de di rêya berxwedanê de di rêya siyaseta demokratîk de dixwaze xebatekî bimeşîne ago dixwaze çareseriyekî demokratîk ji bo pirsa Kurd çareseriyekî demokratîk ji bo pirsgirêkên di Sûrî de hene tekuşînekî bidimeşandin zehmetiye vê ji alîkî ve derxist pêş û partî yanî PYD Partiya Yekîtiya Demokratîk hat wek ber rêyekî divê yan rêya gişxwarê hilbijartiye ji bo tekuşînê tê de israr bike û di dereca destpêkê de li hember siyaseta tasfiyekarî ya hindir di hinek dixwazin bidin meşandin siyasetekî pir zelal li ser esasê fikir û raman û girêdanê bi rêya tekuşînê ya serokatiye ve û xwedî derketina li nirxên şoreşa azadiyê bi hemî imkanê xwe rêyekî bi vî rengî hîn zêdetir ji aliyê milîtan û rêhevalên di nava PYD de hat hilbijartin li ser vî esasî xebatekî hîn girantir hîn ciddîtir hîn dijwartir hat meşandin û hêdî gavê divê mijarê de gavên ciddî hatin avêtin PYD her çû karî xwe zelal bike li hember rêya tasfiyecîtiyê karî bû rêya rast rêya li ser esasê fikrê azadîxwaz û demokrasîxwaziyê rêbera û nîşan dabû hîn bêtir xwe zelal bike yanî û bi vî rengî jî tekuşînekî bidimeşandin û li ser vî bingehî bi rûxmî hemî zor û zehmetiya xebatekî veşartî li hemî bajarên Rojavayê Kurdistanê ji aliyê hevalên PYD ve hatin meşandin. کوردان لەو کاتەدا لە سەر جەمبوارەکان دەستیان بە خۆڕێخستن کردبوو بەڵام ڕژیمی سووریا بە پێچەوانێ حەزویستی کوردان هەڵوێستی دژبەری دژ بە کوردان دەنوان سەرجەم داخوازیەکانی کوردانی ڕەت دەکردەوە و سەرەڕای ئەوەش دەستی بەسەر ماڵ و مڵکی کورداندا دەگرت لە قامشلو لە عەفرین وان دەبەرە تەواهی سەرهەڵدان ڕابوو بوو ئیدی شام دەست پێی کردبوو دەردووری قەسرە ریاسێ دەست پێی کردبوون لە حەلەبێژیش خۆ شێخ مەخسوود وان دەبەرە هەمووی شەر بوو وا سەرهەڵدانێک و ڕابوو ینی ڕێژیم تەفدا هەژاند ئەو وها حەساب دکرد و چاوە لە حەمە وەختە ئەحداسێن حەمایە بە تانگ و تۆپان دکاری بوون باژارێکی بچەوسینن هەمووی ژهولێ ڕاکن وان حەساب دکردن کول هەرێمی کورداژی وێ برحەتی بکار بن وێرا بکەن فقط ڕێخستن بووینا کوردان براستیژی ڕێخستن بووینەکە خورد بوو یعنی چاوا ku çirûska wê li Qamişlo dest pê bû belavbûna çirûskê vê agirî li tevahî Sûrî belav bû. Hema me haciz danî û me gel hat û dîku hacizekî bi rengekî resmî û hemû gel jî te dî hinkî em di nav gel dabûn di nav civakê dane hemî gel me nas jî dike ew dibêje heval çi bû çi heye ew çi ye em jî tam li hemû nuqtan hîn xeberê me negiştêke ku bi dest ketiye wala bi dest neketiye em nikanin ji wan re bêjin me hemû bajar xistiye dest xwe û ew bikin em hîn li werin
خبر هات گو باجار همی رابی سرهلدانه باجار توی کتی کولانانه امن عسكري بو هناك حوالا روجين حاضر بو حاضر بو تلفونم کرد گو خالو ورا جمع امن عسكري از هات مدي عسكري خود درخستنا جورا همو سلاح لينا داناينا مجوان قلت مقول داك هبن ام انتخاب ناكن سلاح خود دينا اونها چقدر چی برخوا بدن برا اون 4 کسا بکجه 10 کسا بکجه لیون دیبینن ملت چاو کین راکری الهام برویه ام ناخوزن کشتن چه به ام ناخوز کن بیرجاندن هم اب سلامتی دا که سلاح خود دینن و ام انتخاب ناب یعنی بلکی و زور جیل مکر و ظلم مکر گلک جاران میناک زندان داد اوه دا و لیدان جیل مکری لی ام وی جاوی نانره دا که بنجیر سلاح خود دینن بر پشتر وانا بخدر هات گو درباس هندربا از درباس بوم گوت سر سوزی خواهی اینو کس نیست که منم میگم سر سوز هم سوز ده حوالا روزین اوجیل پیم کت اندر هم هر دکت اندر ما گوبر دا کم نجیر سلاح خود دین هر کس دا کت نجیر سلاح خود دانی و چول سر تاول گیریو سیاسەتی بە عەرەبکردن و سڕینەوەی پێکهاتە جیاوازەکانی سووریا یەک لە پیشەکانی ڕەژیمی بەعسی سووریا بوو یەک لەو گەلانەی کە وەبەر لێشاوی سیاسەتی تەعریب و لەناوبردن بووەوە گەلی کورد بوو لە ڕۆژاوای کوردستان گەلی کورد لەم بەشەی وڵات لە هەموو مافەڕەواکانی خۆی بێبەری کرابوو و نکۆڵی لە ناسنامەی کوردبوونی دەکرا لەم پێناوەشدا کوشتن و گرتن دوو دیار دەبوون کە لەلایەن ڕەژیمی بەعسی سووریاوە خۆی بەسەر ڕوخساری گەلی کووردا هەڵکێشا بوو لە دژی داگیرکاری زۆڵم و ستەم دژ بە کورد گەلانی ڕۆژاوا بە یەک دەنگ سەریان هەڵدا کورد ئیتر لە ئاست و چەوسانەوەدا بێدەنگ نەما بە منداڵ ژن گەنج و پیر و بەساڵاچوو لە دژی ڕەژیم ڕژانە سەر شەقامەکان ڕژیمی سووریا لە پاش ساڵی 2003ەوە فشارەکانی بۆ سەر کوردان زیاد کرد لە لایەکی تریشەوە بازنەی پەیوەندیەکانی لەگەڵ دەوڵەتی داگیرکەری تورک فراوانتر کرد دەرەنجامی ئەو پەیوەندیە گڵاوەی نێوانیان کۆمەڵکوژی قامشلی لێکەوتەوە کە لە 12 ئاداری 2004 ڕوویدا جودابوونا شۆرەشە ڕۆژاوای کوردستان لە هەرێمی ڕۆژاوا جودابوونا وێنە هەنێک بەشن کوردی ئەم بێژن وەک ئەنە کەسی دناوە تەفگەرە ئاگۆژی جامیا دەست پێ دەکرد بە پێکاتێ دنڕێ ئێگو دگوتن بە عەرەبی ئەشعبی ئسقاتە نیزام دوێ ئەڤە ڕێژیم بێ هلوشاندن ژیوان سمبۆلێ ئێگو دەردەخستن ناوێ ئیناژی گشت ناوێ مسلمانتیە بوون ناوێن رادیکال بوون یعنی تێ نزیکایی ڕحێ شۆرەشە ئاسووری لێ نەدبووە ئەو ناوانە دڤەردە مەجلیسا شعب غەربی کوردستان هادا مەزراندن ئەو مەجلیسایە بێتر ئاگۆشتارا دەردەکەت ji kesên ê xwedî bawerî ji kesên êgo digot em xeta siyemînin îşe me ji muxalefetê tune îşe me ji rejîmê tune dozek me heye pirsgirêke Kurdî heye doza demokrasiyê tê heye gelek doza çandê heye dozê din hene ji ber vêna cudabûna ket hindirê kolanê li bajarê Qamişo sereke weke Amûdê wek Dêrikê li vir simbolê gomeban dikirin azadî demokrasî, hunerî, çand
gelek tiştedin cuda bûna me jî hebû. û li Rojavayê Kurdistanê bi taybet yani piştî salekî ji damezrandina PYD kêm salekî em dikarin bêjin di 2004 de rewşa li Qamişlo serhildanek çêbû yani êrişekî bi zihniyetekî şoven li meleba Qamişlo êriş sergelê Kurd hat kirin û ev ya êdî zîvirî hewldanê qetl û amekê li hemberî wê jî serhildanek li giştî seranserê Rojavayê Kurdistanê belav bû. Li ser vî bingehî yani ev ya jî bû bingehekî gi ferqa PYD û partiyên dî çi ye pir zelal derket ortê. Gi PYD li seranserê Rojavayê Kurdistanê yek xwarexistin kiriye di do li hemberî êrişê li ser esasê birihê serhildanê tekuşîn dide meşandin her zêdetir ev derket pêş tamam em nikarin bêjin wela tenê PYD bû gel hemî rabû ama êgî hinekî xwest rol bilîze vî îşî baş rêxistin bike û ji bo berjewendiyê gel ji bo ser esasekî li hember siyasetê qetl û ama ya dewletê bisekine îradeya azad ya gel çawa bêtir karî bi derxîne pêş ser vêna jî xebatî hat meşandin. لە بەردەوامی تۆقاندن لە ناوبردنی ئیرادەی گەلی کورد لە ڕۆژاوای کوردستان لە 12 ئاداری ساڵی 2004دا ڕژمی بەعس لە وەرزشگەی قامشلو بەدەیان لاوی کوردی کۆمەڵکوش کرد. گەلەکەمان لە وەڵامی ئەو دەڕندەیی ڕژیمدا ڕاپەڕی و دەستی بەسەر هەڵدان کرد. سەرهەڵدانەکان تەنها لە قامشلو و سنوودار نەما و هەموو شار و شارۆچکەکانی ڕۆژاوای کوردستانی گرتەوە. ڕاپەڕین و سەرهەڵدانی کوردان لە ڕۆژاوای کوردستان چەند ساڵ بەردەوامی کرد تاکو لە وڵاتانی دیکە وەکو میسر، تونس، جەزایر، لیبیا و وڵاتانی عەرەبی گەلان هەستانە سەرپیان و بە بەهاری عەرەبی ناونرا و شەپۆلی ئەم سەرهەڵدانانەش سووریاشی گرتەوە. سەرەتای سەرهەڵدانی سووریا لە پارێزگای دەرعا و حومس لە 15 ئاداری 2011 دەستی پێکرد و وەک بەشێک لە ڕنگدانەوەی بەهاری عەرەبی لە سووریا خۆی نواند. گەلی سووریا لەو ناوچانە داوای ڕۆیشتن و دەست لە کارکێشانەوەی ڕژیمی بەشار ئەسەدیان دەکرد. لە هەموو لایەک چالاکی لە دژی ڕژیم لە پەرەسەندندا بوو. سەرهەڵدانەکان سەرەتا شێوەی تایبەتمەندیەکانی شۆڕەشی لەخۆ دەگرت، بەڵام دواتر گروپە تۆنڕە و ڕادیکاڵە ئیسلامیەکانی وڵات کەوتنە شەڕی ناوخۆیی. پاش ئەویش بە هاوکاری وڵاتانی هەرێمی و نێودەوڵەتی بۆ ئەو گروپانە وڵات بووە مەیدانی جەنگێکی ماڵوێرانکەر و ئاراستی ناڕازایی خەڵک و سەرهەڵدانەکانی گۆڕا بۆ ئاڵۆزیەکی ناوکۆتا.
مدگو امه و شورش چوا بکنه چه رنگی امه شورشه بکنه شورش خو امه چوا جواکی بکنه شورش جواکی امه چوا بکنه ام لسر و پرسا حمیاجی یان جوی سوری چه شورشه بکه و رنگ شورش سوری چه به اب پرسا همه به برس بوزد اما برس و کوسا مدا ماگو گرک دست بکی نقاش کوسا چه بود تبی يعني امي چوا شورش بکنه شورش امي بهذا جواكي امي شورش بکنه اف قراره بمدى كو ام بخو خو بهذا خو بقوته خويا جواكي ام بخو شورش بکنه رنگ شورش متا گريده جواكي اف قراره مدى آلیه سیاسی ده ما چه قرار ده مدگو ام زیده تبلی ذهنیت معارضه و نظام ناب چونکی رنگ فلسفه و یا شورش باشقیه یعنی یا معارضه باشقیه گهشتنا دستلداریه گهشتنا سلطایه یه مجی نه گهشتنا سلطه بو یعنی هدف ما تنی ام سلطه بخندس خانه ام بکاره به شورشک جواکی بکن لور اف پارتیین سیاسی هدی بشی کم ند بون سر هف مترسینه کابو رژیم خورد بو روش نزلال بو اوانا هدی هر جاره پارتی کات لور مکاری بو پیشنیارا مجلس شعب غربی کردستان گو پارتیا لیبرال تبلی بو 14 ماهانها 2013 لور پشتی ماهانها دست پی بو او پیشنیارا پارتیا پیدا بو یکیتیا دموکرات گو امکاره بن ریوبری خسر آوا بکن پیشنگتیا وینا بو دست پیکا شورش روش آوا براستی بری یعنی زمینک هبو کار هبو خبات هبو تفگر آزادی هبو کار دهات کرن جبو هر چار پرچا بلکی باکور باشور روش هلات روش آوا لأما بلكي ندخون خيال مدبو انه قشورشك بفيرنجي لروج آوا دس بي بك ودركبه بلكي ما دقوت انه شورشا باكور اول وبسركبه دور مثلا برجي بتوك شورش وانا دس بي بك لأما لغوري وقت بي تشيبو بهارا قلال روجهلاتا نافين شخوا دس بيكر وهيدي درباسي روج آوا جيبو اما دويناد بلكي امنك هتبون او قرنقيا شار وتالان كرن ويران كرن وكشتن وشورش وبچرنقيبه وسيستم وريفبري بلكي امنك هتبون وقرانبونا هاند لأما بري وينا زمينك هبو يعني كار هاتبو كرن خبات هاتبو كرن بصدا جن تبلي خبات دبون تبلي شورش دبون جبو خودي در كتنا جن ذهنيتا ذكوري بچرنگي بيگوهرتن بوي رنگي هنكي كار وخبات دهات كرن لأما دسبيكا شورش روج آوا وبتايبت جن رولا جنه دهندره شورش روج آوا بچرنگي بو اما شخوا دسبيك هنكي زحمت بو زور بو يعني قالك دست وقالك باش نافا شورشه دست خوكر نافا شورشه خواستم به شورشه پرچه بکن به شورشه بر آویتی بکن وی فکر و فلسفه تکرن خودی در کتنا لگلا والا درخن لأما يعني جنيه براستي ام كارم بيجن جنيه بتايبت قابن حري مزن دهندري شورشا روج آفاد آفيتن ام كارم بيجن يعني براستي وقتا ام دبيجن شعارا قم دست بكريه جن جيانا آزادي براستي جن جيانا آزادي وديرك تبلي حما كارو خباتي هاي د شورشه دم هم بشه لشكري بشه سياسي بشه ريخستني بشه عدالت بشه زمان دحر بشيد جي خوغرتن وهم بيشكشي جبو شورشه روجا آفا كرن يعني ام كارم بيجن دماغ مشو ميتينغك لروج آفا د شورشه د دست بيدكه براستي ابجي شهنزايه جي كيف خشيه قب حزاره جنا وقت پیشکشی چالکیا و جمعتین کار کرن و به هزار دایکا جی وقت به او انسان حری هجا لبر دلی خو قیز و خورت خو تبلی شورش کرن
وچون آستا شهادته لأما ديس جي ودايكا واخوها واهب جينا لسر مراسم وانا يعني كيف خشكي خود آنين زمان و بي سر بلند بون بي كيف خوش بون چقا سئيرو دولت دستهلاتدار دولت قبطاليزم و بتايبت دولت فاشي نظام اردوغان بحزارة كومكي چتا چكرن مناك داعش و بالصداجي منا داعش شكرن وإريشي وانا لسر عفريني إريشي وانا حتى نهاجي بردوام دكن جبوغو في قوتا هاني بشكنن لأما أو تقوشينا دهندر شورشا روش آفاد ورولا جني دام شاندن او سياستا وانا حطا ايروجي براستي ام كارم بيجن بفالا دردخن او قومبلا گچكرن نچو سري او قوتو هيزا دان آفكرن لهمبري ما ام كارم بيجن او قوتا وانا تيكچو جبر گشتي بهف گريدايه يعني هك ام بيجن ذهنيتا ذكورية ام بيجن قوتا داعش ام بيجن بتمامتي لسر شورشا روجافا بتايبت لسر فكري جنيجم جبر او بازان هجر الجن آزاد نبي شورش بسر ناكهوه